بەداخەوە ئێستا لە قاشتی ڕوودا یاچۆ ڕوویداوە ئەم پیاوە بەڕێزەکە گڵابەکە دامی کردەوە نەفتایەک و ڕۆنەی ڕۆژ زۆر ژیاوە لە قاشتی بەرەو خوارەوە ئەو دە لەیرە سارە ستۆپیدیان نامێنێت و لەسەر خۆت لەسەر خۆت یاڵە 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 براسی کاکەوەتە بە قورعان ئەمەد بە زودترین چارەسەری نەکەن ئایشە گەورەترین ڕوودا و لێ ڕوودا ئەو گڵابە حالین دامی کردووە لەگەڵم داماوە دامیان کردو پێکەوە لەگەڵم سیاری داماوانە توش حایزات نخوای گەورە کاری هەموو لای ئاسان کات و گرنگەوتە خۆیان ساق و سەلامەت و وەڵام مصیبەت لادن داوە لە برایانی دەربەنی خانەکەم بە زودترین کات لیژنەیە بنێرن بۆ شۆفڵ و حەفارە بنێرن بەشکم ئامەمە خۆڵ بکەنە سەریا لەبەرەوە ئەمە ئەگەر سیارە سڕ بووە ڕێک لە سیارە و بیرکێدا لە زەویە چونکە زۆر سڕە و بەرەو خوارکەوەی لێژە زۆر نەفتاقی ئاگدار بن عەلەیکە سەلام خی گەورە هەموو لایە بۆ ڕێزلم ڕێگەوەبانە و هیچ شۆفێرە تووشی زەرەر و زیان نەبێەوە تانێک کاکەیە ئەو من بڵام کرد لە پێناو خی گەری وادەن هێش زۆرترین لایک و شێر و ئەینەم ڤیدۆ بکەن با هیچ کەسە تووشی زەرەر و زیان نەبێ خی گەر لە وەڵام سبت لاماندا